سڵاو بەڕێزان، توڵێک یان تایبەتمەندیەک هەیە لە چاتجیپیتیە پێم خۆشە بەیەوەی بەڕێز بڵێم. طبعاً ئەم تایبەتمەندیە یان ئەم تووڵە زۆر کار ئاسانیەکە بۆ خوێندکاران یان بۆ مامۆستایان یان ئەو کەسانی کە حەزیان بە پرسیار و وەڵامە. طبعاً تایبەتمەندیەکە یا تووڵەکەش ناوی کویزسە کە لە زائیدەکەیە کاتێک دێنە سەر بەشی زائیدەکە لە چاتجیپیتی لە خواری خوار و نووسراوە مۆر و لێرەیە کە بۆت ئەکاتەوە نووسراوە کویزس وەکووە بینین ئەم تووڵەی کە لێرەیە دەرکەوتووە ئەم تایبەتمەندیە. طبعاً ئەم تایبەتمەندیە کاری زۆر باشمان بۆکە. یەکێک لەوانە ئەوەیە کە کاتێک تۆ بابەتێکی دیاریکراو ئەخوێنیتەوە ئەتوانیت داوا لە چاتجیپیتی بکەیت تاقیکردنەوەیەکت بۆ دروستکە، ئیتر بەپێی پرسیار وەڵام بێ، هەڵبژاردن بێ، ڕاست و هەڵە بێت. گرنگەوەیە تۆ بە بەکارهێنانی ئەم تایبەتمەندیە داوای لێکەی کە تاقیکردنەوە لەسەر ئەو بابەتی کە خۆ دەتەوێت بۆ دروست بکە. هەروەها قوتابیان یان مامۆستایان ئەتوانن تێکست یان ئەو فایلەی پێبەن بە چاتجیپیتی داوای لێ بکە پرسیار وەڵامی بۆ دروست بکە. ینی بەدەست خۆت ئەتوانی فایلێکی PDF بۆ ئەپلۆدکەی داوای لێ بکەیت بۆ بکە بە پرسیار و وەڵام. هەروەها چاتجیپیتی کاتێک پرسیارەکەت بۆ دروستەکە تۆ وەڵامەکەی بە هەڵە ئەیتەوە، ئەو دووپارە ڕوونکردنەوەت بۆیە کە پێتەڵێ وەڵامە ڕاستەکە فڵان شتە، ئەمەش لەبەر ئەو هۆکارەیە. خاڵێکی تریژەوەیە کە مامۆستایان ئەتوانن بەکاری بێنن بۆ دروستکردی پرسیاری تاقیکردنەوە، چونکە بە کاتێکی کەم ئەتوانین تۆ چەند جۆرە پرسیارێک دروست بکەیت. هەروەها ئەتوانی داوا لە چاتجیپیتی کەی کاتێک تۆ ئەم ئۆپشنە هەڵەبژێری ئەم تایبەتمەندیە داوای لێ بکەیت کە ئەو پرسیارەی بۆ دامەدا کە قورس بێ، ئاسان بێ، بۆچە ئاستێک بێت، ینی خۆت ئەتوانی سنوورداری بکەیت. ئێمە ئێستا دێین تاقیکردنەوەیەکی لەسەرەکەی تێکستێک گەێنین لە چاتجیپیتی دایانین و بەڵامە بێ ئەم تایبەتمەندیە هەڵبژێرین دێنەوە ئێرە. ئەمە کاتێک هەڵێبژێری ڕاستەخۆ لێرەیە دروست دەبێت. من ئەم تێکستەی ئێمە کە داوام لێ کردووە تاقیکردنەوەی کورتم بۆ دروست بکە لەسەر بابەتی بەراوردکردنی ژمارەکان لە کتێبی بیرکاری پۆلیسەی بنەڕەتی، هەروەها وتممە با پرسیارەکانیش بە شێوەی هەڵبژاردن بن. ئێستا من هەر بە کوردی پێمیاوە با بزانین چیمان بۆ دروستەکە. دیقەت بن بەڕێزان، تاقیکردنەوەکەی بۆ دروست کردووم. طبعاً لێرە پێویستم کام ژمارە گەورەترە، ئەوە بۆ قۆناغی یا بۆ پۆلیسەی بنەڕەتیە زۆر باشە کە 5 پرسیاری بۆ دروست کردم. دیقەت بن لێرەیە 5 پرسیاری بۆ دروست کردم. ئەمە پرسیاری یەکەمیانەکە هەرێکیشانم هەڵبژارد ڕاستەخۆ چێتە پرسیاری دووەم و هەروەها لێرەشە بەراوردکردنی ژمارەکانی داناوە 10 پرسیاری بۆ دروست کردوم کە ئەتوانم بڵم ئەمە هەمووی لە ماوەی چەند چرکەیەکە ئەمەی بۆ دروستکردن. هەروەها شتوانێت بە شێوەی PDF پێمان بات کە مواصفاتێکی گرنگی چاتجیپیتیە. ئەمە نمونەیەکی زۆر سادە و ئەتوانم بڵم زۆر بەکارهێنراوە کە هەموومان یان بەشێکی زۆرمان ئیشمان پێی ئەبێ ئیتر بۆ خۆمان بێیان بۆ شوێنی کە دەرسەڵێنەوە. بۆیە گرنگە هەر یەکێک لای خۆمانەوە بەقەت ئەوەی ئیشمان پێیەتی ژیری دەستکرد بەکاربێنی. ئیتر تووڵەکان یان مۆدڵەکان یان ئایەکان زۆرن، ئەوە کەوێتەوە سەر خۆت و تا چەندە گونجە لەگەڵ بابەتەکەی توێت کامیان هەڵبژێری بەکاری بێنی. ڕێز و خۆشەویستیم قبوڵکەن تا فێرکاریەکی تر و وانەیەکی تر خواتان لەگەڵ خواکستان.